گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز عەلی کەریمی نووسەر. مامۆستا زۆر بەخێر بێی، سوپاس بۆ بەشداربوونتان. سەرەتا لەوە دەست پێ بکەم لە دوایین قسەی ڕاپۆرتەکەەوە، ئەمە کۆنگرەی حیزب بوو بە خوێندنەوەی بەڕێستان یان کۆنگرەی کۆبوونەوەی حیزب و بنەماڵە بوو؟ والله حقیقەتەوەیە کە بە زوڵمێ نەکەم هەر بڵم پارتی هەر بەعام لە ئەحزابی کوردی باشوور بە تایبەت ئەمە دەمێک ساڵە بۆ تەباو کە حەزیان لێیە، پێیان خۆشە مۆدێرن بن، پێیان خۆشە کە ئەو ئامراز و کەرەسانەی کە بۆ حیزبێکی سیاسی مۆدێرن بەکاردێ ئەوانیش بەکاری بێنن، هەر وەکو ڕەواڵەت، هەر وەکو خشت و زێڕ و ڕازانەوە بە بەرگی عەشایر و بە بەرگی خێڵ و ئەوەدا بە نێوی ئەحزابی سیاسی مۆدێرن. ئەوە هەر مختصی تایبەت بە پارتی نەبووە. پارتی هەمومان دەزانین کە لە بیدایەتی دروستبوونیەوە سەرۆک خێڵێک، سەرۆک عەشیرەتێک لە مەهابادەوە هەروە حەزی کرد، پێی خۆش وەکو مەسەڵەن ئاغایەک دەچێتە شارێکی ئوروپایە یا شارێکی پایتەختێک شتێکی پێ جوانە دەڵێ ئەوەم بۆ بکڕن. مەسەڵەن گسکێکی کارەبا هاتۆ دەڵێ ئەوە زۆر شتی چاکە بۆم بکڕن بۆم بەرنەوە دیوەخانێ. ئەمە زۆرتر وەوە دەچوو کە کاتێک لە جمهوری لە کۆماری کوردستان لە مەهاباد بە ئامراز و بە کەرەسەی حیزبی سیاسی مۆدێرن ئەم جمهوریە دامەزرا. مەلا مستەفاش کە لەوێ بوو پێی خۆش بوو، حەزی لێ کرد حیزبی دموکراتی کوردستان، ئەویش هات کوتی بە هەمزە عەبدوڵای کوت ئەتۆ ئەو گسکی کارەبایان بۆ بکڕە، ئەو سەلاجەیان بۆ بکڕە و هاتەوە باشوور و پارتی دموکراتی کوردستانیان دامەزران. ئەو کات هەر بە دوای ئەوەیدا کە دامەزرا بە پێشەنگی بەڕێز هەمزە عەبدوڵا ئەوان ڕۆیشتن بەرەو سۆڤێت و ماوەی 12 ساڵ لە سۆڤێتمانەوە و فڕیان بەسەر پارتیەوە نەما، هەر ئاگاشی لێ نەبوو مەلا مستەفا و کوڕەکانیشی کە منداڵ بوون. بەڵام هەر تیپی توێژی ڕۆشنبیری وەکو مامۆستا برایەم ئەحمەد و هەمزە عەبدوڵا و ئەم بابەتانە کە دواتر هەمویان خۆیان لە ڕەوتی جەلالیزمدا دۆزیەوە زۆربەیان پارتیان بەڕێوە بر هەتا ساڵی 58 کە مەلا مستەفا لە سۆڤێت هاتەوە. کە هاتیشەوە من داستانێکتان بۆ دەجێڕمەوە کە لە یەکێک لە وتوێژەکانی من لەگەڵ جەنابی مامۆستا برایەم ئەحمەد لە ساڵی 90ەکاندا کردومە وەگەر ئێستاش بستنە سەر یوتیوبەکە دەیبینن ئەو وتوێژەی، دەڵێ وەختێک چوین لە بەغا متەمەری پارتی بگرین دوایەوەی کە ئەو هاتۆتەوە لە سۆڤێت چوو بوو کە کوتپیان ئەمە پێمان خۆشە بێوی تۆ سەرۆکی حیزبەکەمانی من نایەمەوێ من ناسمەوێ، ینی وشەیەکی زۆر خراپی بەکارهێنا بوو کە ئەوە مقڕی فاحیشە و شتی وابێ من نایم و ئەوە ینی خەت بڕوای بەوەی نەبووە. و ئەو داستانانەی کە ئەو کاتی دەیجێڕنەوە لەوەی کە ئەو چەند دژی حیزبایەتی بۆ چەند پێی بەگاڵ تەجاڕی بۆ بێتە کۆمیتەی مەرکەزی و بێتە متەمەر و پسێ مەسەلەن ڕەخنە لە خۆ ئەو جورەشتانە هەر بڕوای پێ نەبووە. لەو ڕۆژەوە پارتی و دواتریش حیزبەکانی دیکەش تا ڕادەیەکی زۆر هەروە هاتوون و هەرواش دەڕۆن. یانی کورت و کرمانجی پێت بڵم کە جوانە، خۆشە، حیزبی سیاسی مۆدێر، کۆمیتە مەرکەزی، مەکتەب سیاسی، سکرتێر، کۆنگەرەی ساڵانە بە 4 ساڵ جارێک کۆنگەرە، بەڵام ئێمە تەقالیدمان هەر خێڵە هەر عەشیرەیە. ئەمە بۆتە ڕەوتێکی بەبێ ئەولا ئەمەش لەوە دوور نەبوو ئەم کۆنگەرەی کە گرتیان کۆنگەرەی چاردە بوونێ. ئەمە کە دەبێت بە قانونی خۆیان بریاریان داوە هەر 4 ساڵ جارێک، بەڵام چێژۆ دەداتە ئەو ئەساسنامە و مەڕامنامەی کە دەستورەی کە بۆ حیزبەکەیان داناوە. حیزب لە وڵاتی لەمەڕ ئێمە خێڵە، عەشیرەیە، سەرۆکی خێڵ، سەرۆکی عەشیرە دەبێتە سکرتێر، دەبێتە سەرۆکی حیزبەکە و ئەو جارەکانە باقی ئەوی دیکە کە کۆمیتە مەرکەزیە و مەکتەب سیاسێ ئەوە ڕێیەتەکەی. لە ماوەی 76 ساڵ لە دوای دامەزراندنیەوە یەکەم کۆنگرەی بەنهێنی لە بەغدا بەستووە، دوایین کۆنگرەشی کە
چواردەیەمین کۆنگرێ بە هەمان شێوە بەنهێنی بەستووە لە کاتێکدا کە لە بەغدا باز لەوە دەکرێت لە ترسی دەزیرکردنی ئەندامەکانی و ڕۆژبگیری حکوومەتی بەعس بەڵام خۆ لە ئێستادا هیچ مەترسیەک نییە بۆ شێوازە بەداخراوی کۆنگرە دەبەستن. داخراوەکەی نازانم چونکە ڕەنگە میوان مەبەستەوەی کە میوانەکان باگێژ نەکردووە ئەمن زۆر دڵنیا نیم بەڵام حقیقەتەوەیە کە ئەمە زۆر کێشەنێ لە لای منەوە ئەستان کێشەنێ بەڵام وەرین لە زیاتی ئەو مکانیزمەی کە کۆنگرە حیزبێکی سیاسی مۆدێرنی ئەو ڕۆیی شتێکی شاراوە نییە. ئێستا تۆ دەتوانی چاو لە بیر و بە پەیڕە و پرۆگرام و مێتۆدی هەڵبژاردن و گرتنی کۆنگرە لە دەیان حیزبی سیاسی مۆدێرنی ڕووپا جیهانی دەرەوە تەنانەت ئەمریکا کە ئێمە زۆر تالیبی ئەمریکا و وڵاتەکەی لێ داگیر کردوینەوەوانە بۆ چەند ساڵە لێرە ئێمە داگیرکەرێکمان هەیە بە نێوی ئەمریکا وەستن چاولەی بکەن. بریتانیا مەشهورە بۆ حیزبایەتی لە کۆنەوە بابچن چاولەوەی کە مزان ئایا لەگەڵ هیچ شێک لەو متۆدانە کە دەچن بە ناوی نوخبە و بە ناوی ڕۆژشەمبیر و بە ناوی سەرۆکەوە دەچن بۆ ئەو وڵاتانە دەچن بۆ بروکسێل دەچن بۆ لەندەن دەچن بۆ واشنگتن ئایا دەچن بۆ کۆنگرێسی ئەمریکایە دەچن بۆ کۆنگرەی لیبراڵەکان لە بریتانیا ئایا هیچیان هیچ وێچوونێکیان لەگەڵ ئەو حیزبی ئێوە هەیە؟ وەرن کاکە یا لە کۆڵمان بنەوە بە یەکجاری بڵن کاکە ئێمە بڕوامان بەم حیزب و حیزبایەتی سیاسی مۆدێرنە نییە ئامرازی ئێمە بۆ وڵات بەڕێوەکردن خوایەکمان هەیە ناوی کاک مەسعوودە و سەرۆک خێڵێکمان هەیە ناوی کاک مەسعوودە ئێوەش ئەی میلەت ئێوەش خێڵن ئێوەش عەشیرەن و ئێوە ئۆمەتن و ئێوە دەبێت تابعی سەرۆک بن سەرۆک چی فەرموو ئەوەیە هەر ئەو ڕۆکانە لەگەڵ ئەوەی کە پەیڕەوە پرۆگرامیان هەیە لەگەڵ ئەوەی کە بۆ خۆیان باسی ئوسول و داڕشتنی حیزبێکی سیاسی مۆدێرنیان کرد خودی سەرۆکی حیزبەکە کوتی ئیجازەم بدەن لە بەرامبەر 1000 نەفەر ئەندامی متەمەر کوتی ئیجازەم بدەن لە قانون پسمە دەریا و نەفەرێک خۆکارێکی چاچی کرد نەفەرێک بە نێوی ژنانی ئیزەدی ئەمن پێمە بێنمە کۆمیدیان یعنی هەمووی دەستوری لە ژێر پێینا بەبێ هەڵبژاردن بەبێ ئەوەی کە دەستور دەڵە 51 نەفەر تۆ یا دەبێ نەفرێک دەرکەی یا دەبێت یەکەم ڕۆژی کۆنگرەدا لەو یانزەناوە ئەو کەسەی دیاری دەکەی یا دوایی بیری کەوتۆتەوە بۆ شێواز بە دڵنیایی دوای وی کە هەموو ئەتۆ لە بیرت بێ 2 ڕۆژان هەڵبژاردننی دەنگەکان درەنگ کەوت خۆ هیچ نەبوو لە کۆنگرەدا چ ڕووی داوە ئایا لە کۆنگرەیدا استراتیژێکی نوێ بۆ گەلی کورد بۆ ئەو میلەتە بۆ ئەو هەموو قەیرانە بۆ ئەو هەموو بێخانەیی بێ ئەو هەموو بێمەعاشێ بۆ دانراوە خۆ هیچ بریارێکی سیر و عەجایب لە کۆنگرە بۆ گەلی کورد نەدراوە کۆنگرەیان کردو بۆ کێشەی ناوخۆیان بۆ ئەم هەموو ناکۆچەی کە بە چەندین ساڵە کەڵەکە بۆ بێن یەکلای بکەنەوە چێت هەمووی بۆ ئەوە بۆ چێ دەبێتە کۆمیتە مەرکەزی 3 ڕۆژی گرت جارێ بۆ خۆی ئەوڕۆ دەڵێت دەنگدانی ئەلکترۆنی بۆ من نەهاتۆ ئەمن بۆ خۆم 2 سەعاتی برد هەر لە ئاخر 2 سەعات لەوە پێش سەعاتێک لەوە پێش لە ئاخر وتارەکەیدا دەڵێ بۆ خۆم 2 سەعاتی گرت کە ئەمن دەنگدان بە ئەلکترۆنی بدەم کوڕەکەکە مە قەباعەتە تو باسی مدرنیتە دەکەی باسی پێشکەوتویی دەکەی باسی ئەو هەموو پارێز دەبەلاحە دەکەن کە لەم هەرێمەدا بە هەدەر دەچێت لە سایت و لە مەسلەی ئەلکترۆنی و لە مەسلەی داتا و لە مەسلەی ئایتی و لە تۆ تازە وەکو سەرۆکی گەورەترین حیزبی بە قەولی خۆتان هەرێمی کوردستان دەڵێ ئەمە لێی نازانم لە ئەلکترۆنی کاکە تۆ لە زۆر شت نازانی کاکە تۆ ئەوەی دەڵێ بەڵام پێت دەڵێمە تۆ لە زۆر شت نازانی ئەتۆ لە حیزبایەتیش نازانی بەڵام ڕەنگە سەرۆخێڵێکی باش بی سەرۆخێڵێک بی کە ئیقتدارت هەبێ سەرۆخێڵێک کاکە جاخۆشەکەی لەوەیدایە سەتانەوەدی ئەم 1000 نەفەری کە داوت کراون بۆ کۆنگرە بخۆیان دەڵێن نوخبە و ڕۆشنبیر واشن بە سەدان شەهادەی دکتورا و
مەهەندیس و دکتور و ئاوە دەنێەوە 1000 نەفەرەی دابوون خۆشەکەی ئەوەیە هەمویان دەزانی ئەوە لە دەستور لادانە ئەمە ڕێگایەکی خێڵەکی و عەشیرەتیە بەڵام هەر هەموو بە چەپڵە ڕێزان و بە هات و هاوار کوتیان بەڵێ جەنابی سەرۆک چ دەفەرمووی فەرموو هەر ئەوەیە یعنی ئێستا تۆ خوایەکت دروست کردووە لە ناو متەمەر لە ناو حیزبی پارتیدا کە خوداکە دەتوانێت هەموو کارێ بکات تەنانەت دەتوانێت لای بە دەتوانێت داینە و هیچ وسولێک و قاوانینێکی حیزبێکی مۆدێرن دەنێ ئەو حیزبەی دانێ کە ئەتۆ بڵێ ڕەخنەیەک لابردنێک دادگاییکردنێک یا سوال و جوابکردنێک خۆیەتی خۆی دەکرێت حیزبێکی دیموکرات کە ناوی خۆی ناوناوە دیموکرات لە ماوەی 76 ساڵە تەنها دوو سەرۆکی هەبێت ئەوە بەخۆشیەوە قسەی منە 19 ساڵەوە پێش پۆستێکم کرد وتم دەگمەنە لە دنیادا دەگمەنە لە دنیادا 70 چەند ساڵ لە بوونی حیزبێک گوزەرا بێت تەنیا و تەنیا بەخۆشی بڵێ حیزبێکی سیاسی مۆدێرن بەخۆشی بڵێ حیزبێکی ئەمڕۆیی تەنیا و تەنیا دوو سکرتێری بوو بێت بابێک و کوڕێک دوو نەفەرەکەم قبول بوو زۆر جاران پیاو لە قەیراندایە لە وەڵێکی شەڕدایە متەمەر ناگیرێت بەڵام خۆشەکەی لەوەیدایە کە بابێک و کوڕێک ئێستاش لەو کوڕۆ دیتمان هەر عینیشت تێکرار بووە کێشەکە ئەوەیە کە تاقە کوڕێکی نەبوو کە بڵێ تەواوی تر ئەوە عەلی مرد و حوسێنە خەلیفەیە یا مەسەلەن حەمید مرد و سوڵتان حەمید مرد و سوڵتان چێە کێشەیەکی هەبوو کەوی زاواکەی و برازاکەی بوو بە قەولی خۆی کاکە ئیدریسی و هەر لێرەدا بۆ خۆی هاویشتی لە جۆرێک لە قسەکانیدا کە زۆر کەس پیان وابوو کە ئەوە حیزب لە توپەت دەبێ و کاڵایان بۆ هەڵدروو بوو چوزانم کە تورەکەیان بۆ هەڵدروو بوو کە بێن هەر کەسە بەشی خۆی بەرێ بەڵام ئێوان بە قسەی سەرۆکی گەورە مەلا مستەفامان کرد من و کاکە ئیدریس و ئەوانە شیوادارم بە قسەی ئێمە بکەن و ڕێکبازی ئێمە بڕۆن نە بە قسە بە ڕێبازی ئێمەدا بڕۆن ئەمە بۆ خۆی دواکەوتویە ئەمە بۆ خۆی دەمانگەڕێنێتەوە سەر زەمانی خەلیفە و دوای خەلیفە و بەیعەتکردن ئەمن پێم وابێ ئەوە متەمەر نەبوو بەیعەتێکی تازە بوو بە مەسعود بارزانی و بەیعەتێک بوو بەو فەرمایشانەی کە ئەو بەو بریارانەی کە ئەو دایناوە دوای خۆی دووجار لەو متەمەرێدا باسی مردنی خۆی کردووە لە جێگایەکیدا کوتی ئەمن لەو کەسانە نیم زوو ئەوەی دەڵێ ئەمن لەو کەس لە ڕێفراندۆمیشدا کوتی ئەمن لەو کەسانە نیم بەڵام بوو خراتریش بوو کوتی من لەو کەسانە نیم کە حتا دەمرم بە کورسیەکەمەوە بنووسم ئەی پیاوی چاک ئەی چت کردووە ئێستا تا 10 ساڵ دیکە متەمەر ناگیرێ ئەوە نی خۆت هەڵبژاردەوە ئەی ئەوە نێ هەربووی بە کورسیەکەوە ئەمە ینی ئەمە گاڵتەجاریە بە شعوری خەڵک ئەمن خەڵکم بەلاوە زۆر تەبیعێ خەڵک بەقەد من مهتەم نەبێ بەڵام ئەمێن ئەم 1000 ڕۆشنبیر و نوخبەیەی بە قەولی خۆیان کە دەڵێن لەو متەمەرە لەو هۆڵەی چەپڵە ڕێزان دەکەن بۆ شتێکی ناشەرعی بۆ شتێکی دواکەوتوانە بە عەقیدەی من ئەوان باشترین شت ئەوەیە کە لەگەڵ میلەتی خۆیان سادق بن بێن بڵێن کاکە کوردستانی ئێمە بۆ ئەوە نابێ کە وەک بریتانیا و سوید و هۆڵەندا حیزبی سیاسی مۆدێرن بێنە بەربەرەکانی و بێنە چێبڕچێ لەگەڵ یەکتری و بێن متەمەری ساڵانە بکەن ئێمە میلەتێکی خێڵین هەروە بڵێن قەیدنا میلەتەکە خێڵ نێوڵامەوە خێڵن بڵێن بە ئەمە کاکە ئێمە سەر و خێڵێکمان هەیە ئەم هەموو پارە و سەروەت و سامان و مەسروفاتەش نەکەن لەوەی ئەم سەرۆکە وڵاتی خۆیەتی خوای ئەو وڵاتەیە چی ئەکا بابیکە ئەوە بکەن وەکەوەی کە ئێستا لە زۆر وڵاتی مەسە وەکو سعودیە چی جۆ دەداتەوەی کە بن سەلمانە شاه سەلمانە شاه محەممەدە شازاد هەر دەستورێکی دای ئەوەی دی ئەتۆ جواب بکەنی دی با نەجاتمان بێت ڕزگارمان بێت لەو هەموو مزایدەیە نەجاتمان بێت لەو هەموو مەسروفاتەی کە بە ناوی حیزب و بە ناوی متەمەر وە دیوەخانێکت هەیە دیوەخانەکەت ماشەڵڵا زۆریش گەورەیە دانیشە لە دیوەخانەکەی وەکو خێڵی وەکو میری قەدیم چەت پێخۆش بوو بەر شەقیدا چەت پێخۆش بوو بی بەسەریە چەت پێخۆش بوو بیهێنە خوارێ ئیتر ئەمە چی ئەو جارەکانە ئەتۆ لە شکرێک گوارە بەجۆ لە شکرێک بە کرێگیراو بە دەیانژێنی ناتوانن لە متەمەری تۆ چەپڵەت بۆ لێ نەدەن
ناتوانن هەستمە حەوا بڵن کاکە ئەو کارت بۆ وا کردو ئەو کارت بۆ وا کردو ئەو بریارت بوادا بناقشەی تێدانە بڕۆن لە جگای دیکە بناقشە بکەن تۆ وەرە لەگەڵمان صادق بە کە ناتوانانی صادق بی وەرە لەگەڵمان یەک ڕەنگ بە بڵە کاکە ئێمە حیزبی سیاسی مۆدێرن بۆ میلەتی کورد نابێت بماشکێنەوە بەوەی بماشکێنەوە کە ئێمە ئێستا لە مستەوای ئەوەی دانین کە حیزبێکی سیاسی مۆدێرمان هەبێت لە دوایین وتاریدا کە ئەمڕۆ بە مەسعود بەرزانی ئاماژەی بە خاڵێدا کە گرنگە ئاماژەی پێ بکرێت و کاری لەسەر بکرێت ئەویش باسی لەوە کرد کە ناکرێت بەوچ بە یەک چاو هەم سەیری خەباتی باو باپیرانمان بکەین هەم سەیری نەوەکانی ئێستامان بکەین کەواتە پێت وایە مەسعود بەرزانی لەوە تێگەیشتووە کە نەوەکانی دوای خۆیان خەریکی بازرگانی و بەفی ڕۆدانی سەرۆت و سامان و گەندەڵین لە هەرێمی کوردستانە یاخود چ خوێندنەوەیەکی ئەوە ویستی لێرە فێڵێکی شەرعی لە کۆمەڵانی خەڵک بکە کە باب و باپیرانی مەسرور و نەچیر و بابۆ ئەوانە لە باب و باپیرانیان ئەوان پێشکەوتوترن ینی ئەوان باشترن ئەوان کورتترن حقیقەت ئەوەیە کاکە ئەو باش دەزانێ قسەکەی چۆن بکە دەڵێ ئێمە چمان کرد ئێوە ژەوەی بکەن ئێمە میلەتمان جێلاند میلەتمان سەوساندەوە میلەتمان بە ئاش بەتاڵ کرد میلەتمان بە شەڕی براکوژی کرد میلەتمان بەوەی کرد کە براکانیان لە پارچەکانی دیکە بکوژن ئێوەش نەکەن لادەن ها گەورە ئاو دەڕەژێ بچووک پێی لێ دەنێت ئەو ویستی ئەو پەیام بگە خۆتان شێت مەکەن لەسەر ئەولای و ئەو دروشمە تازانە و ئەو قسانەی کە تازە هاتوونە ناو بازاری فەیسبوک و بازاری ئەوانە ئێوە یەکشتان لەسرە ئێوە دەبێ یەک بگرن بۆی کە نەیار پێتان نەوێرێت ئێمە چمان کردووە ئێوەشە دەبێ وە بکەن ئێمە چۆنمان ئاڕشتۆ ئێوەش دەبێ ئاوە پێی لێبنێن پەیامێکی زۆر گرنگ نەبوو بەغێرز ئەوەی کە پێیان بڵێت کە ئێمە چۆنمان خەڵک سەوساندۆتەوە چۆن سواری سەری خەڵک بووین ئێوەش پێدوانیە بەشێکی پەیامەکەی ئەوەیە کە چۆن خودی خۆی بۆ باو باپیرانی کاریان لەگەڵ دەوڵەتانی داگیرکە کردووە دەبێ ئەوانیش بە هەمان ڕێباز هاوکار و پشتیوانی داگیرکەران بن بە دڵنیایی نەسیحەتێکی وای کردن کە نەکە دەنانە ناو دەچن یەک تۆز بێنە سەرگوتاری ئەمڕۆی گەنجانی ناو شەقامەکان تێدا دەچن ئەو باش دەزانێ هەموو دیکتاتۆرێک هەموو سیستمێکی مستەبیت هەموو سیستمێکی داخراو بە مەحزی وەیکە دەواازەیەکی ڕفۆرمی کردەوە دەواازەیەکی چاکسازی کردەوە دەڕوخێت ئێستا ئەو ئێرانەی ئێمە ئەوە تاوە هەر بە ئاستەمت بۆ نایکە خۆ پێی خۆشە حیجاب لابە ئەو پێی خۆشە ڕووسەری لابە بەڵام دەزانێ یەک ڕفۆرمی بچووک لە سیستمێکی تۆتالی تێردا لە سیستمێکی مستەبیتدا ئیتر پێوەی دەڕامیدێت گەورەترین نمونەمان دیت سۆڤێت گۆرباچۆف خۆویستی وڵات بکاتەوە دنیای حیزبایەتی ئازادکە ئەم زیندانی سۆڤێتە لە ناوبەرێ بەڵام بە مەحزی وەی کە باسی کرد ڕوخە زۆر باش شای ئێران ویستی هەموو کارێک بکە هەموو تەنانەت ساواکی لە ناوبر تەنانەت ئەحزابی ئازاد کرد تەنانەت سەرۆکوەزیرانێکی سۆشیال دموکراتی هێنا داینە بەڵام میلەت بریاریدا بوو دەبێ بڕوخێ ئەوی ژەوەی باش دەستانێ تەجربەی چاچی هەیە دەڵێ ئەی مناڵەکانم ئەی مەسرور ئەی نەچیر وەکو من و کاک ئیدریسی بکەن وەکو من و بابم مەلا مستەفای بکە نەکەن شلیکەن بۆ میلەت نەکەن شلیکەن دەنا لە دەست و دەستێ ئەو لەوێدا دەڵێ هیوادارم مەسرور و نەسیریش بۆ خانەوادەکەیان باش بن پێش هەموو شتێک بۆ خانەوادەکەیان دوایە بۆ پارتیەکەیان جا ئەو جا بۆ خەڵک باش بن بۆ خەڵکیش باشبوون ینی چی یعنی تا دەتوانن بیان سەوسێنەوە و تا دەتوانن وەک من وەک بابم بە کرێگیراوی وڵاتانی بێگانە بن لە ئەمر و نەهی ئێران و سەفەوی و عوسمانی دابن وەک چۆن ئەمن ئەوە ئێستا براکانم لە باکوور ئەو دەردەیان دەدەمێ غازی کیمیایی پێیاندا دەکەن ماسکەکانیان لێداگیر دەکەم سوزانم شۆڕژگەرانی ئێرانی هیچ منفەزێکیان نەماوە ڕۆژهەڵاتی کوردستان ئاوە عەزێتیان دەکەم دایان هێنمە خوارێ لە شاخ دایان بەمەوە سەرێ لە شاخ ئەوانە هەموو کردووە بۆ خزمەتی
ئێرانە ئەوانم هەموو کردو بۆ خزمەتی تورکیا ئێوە نەکەن لە وەلادن نەکەن بێن تووشی ئەو قسانە بنکە کۆمەڵێک ڕۆشنبیر و ڕەخنەگری وەکو فلان و فلانی بۆ دێن لەسەر جەریدەکان باسی دەکەن بێنە سەر ڕێگای میلەت نەکەن بچنە سەر ڕێگای میلەت هەر ئەو ڕێگای من و بابم و کاکە ئیدریس کردومانە ئەوە بە بەژنی ئێوە مبارەکە. لە ئەم ساڵدا یاخود لە ساڵی 2022دا لە تەواوی جیهاندا دروشمی ژن ژیان ئازادی بۆتە دروشمێک وە ژنان پێشنگایەتی دەکەن بەڵام لە دوای 76 ساڵ لە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان تازە بە تازە دەگەڕێتەوە هەنگاوەکانی بەرەو دواوە دەنێتەوە ڕێژەی ژنان لە ناو حیزبەکەیە کەم دەکاتەوە کە بە پەنجەکانی دەست دەژمێردرێن پێت وایە ئەم ئەقڵیەتە پیا و سالاریە بۆ لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا نابڕێت بۆچی بەو شێوازە چۆن مامەڵە لەگەڵ حیزبەکەیاندا دەکەن مامەڵە لەگەڵ بنەماڵەکەیاندا دەکەن بێگومان ئاواش مامەڵە لەگەڵ کۆمەلگا دەکەن بەو چاوە بێ ئەرزشە سەیری ژنان دەکەن هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئەلبەتە بە ئەمە شتێک لێ نەشارمەوە کاکە ئارادجان حەقیقەت ئەوەیە کە ژنی وەک ڕۆژاوا و وەک باکوور و وەک ڕۆژهەڵات کە ئەو ڕۆکانە ژنان جڵەوی شۆڕشیان بەدەستەوە گرتووە لە سەرتاسەری ئێرانە ئەو ڕۆکانە لە شارێکی وەکو سەقزە ژن پەیامی ژن دەگاتە سەرتاسەری ئێران نا سەرتاسەری جیهان ئەو ڕۆکانە دروشمی ژن ژیان ئازادی لە سەر گۆڕەکەی ژینای لە سەقزێ هەموو دنیای تەنیەوە ئەوان بەڕاستی دەڵم کەسێک ژنێک پیاوێک یەک تۆس بڕوای بە عەدالەت بڕوای بە مۆدێرنیتە بڕوای بە عەقڵی تازە و نۆ هەبێت ئیمکانی نەتووشی پارتی بێت ئیمکانی نەتووشی بنەماڵی بارزانی بێت ئەوە تەحەدا دەکەم کەسێک کە ئەو ڕۆکانە لە دنیای مۆدێرنی 2021دا یەک زەڕە لە مۆدێرنیتە فامی کردێتەوە عەقڵی بە ئەندێشەی تازەی ئەمڕۆی جیهان گەیشت پێ چۆن دەتوانێت بچێت بێتە بنەماڵی بارزانی چۆن دەتوانێت و دواکەرەوەی دومبالە ڕەوی و دواکەوتووی بنەماڵەیەک بێکە لەسەر خێڵ و عەشیرە دامەزراوە بۆیە ئەمن دەڵێم پیاوەکان ئەوەن جا نەخازە کە لە لای ئێمە ژن بە درێژایی مێژوو چەوساوەتەوە لە عیلم لە هزر لە خوێندن باوەڕ ناکەم چوار ژنی خوێندەواری عاقڵ بتوانن ئەو ڕووکانە جەزبی بنەماڵی بارزانی بن نیانە پێت دەڵم نیانە ژنی خوێندەوار لە هەموو کوردستان کەمە جا چ بگا بەوەی کە لە ناو بنەماڵەی بارزانی کە ئەساس و کۆڵەکەکەی لەسەر پیاوسالاری دانراوە تۆ هەر چاو لە جلەکانیان بکە کۆنگەرەیەکی مۆدێرنی حیزبێکی دموکرات تۆ چاو لێ بکە لە کۆنگەرەکەی تەنیا شتێکی کە بردویانە ئەندامەکانیان چاکەت و پانتۆڵ و بۆین باقەکەیە ئەوی دیکە سەرۆک بەڕێی من کۆنگەرەکەی دیکە خەنجەرەکەش لێرە بنێت باشە یعنی ئەمە ئەم ئەقڵیەتە تۆ پێت وایە ژینای من ئەو کچانێک کە ئەوڕۆ لەسەر جادەکانی سەقز و سنە و سابڵاغ و کرماشان هاوار دەکەن مەرگ بەر دیکتاتۆر مەرگ بەر خامنەیی مەرگ بەرچی و بەچی پێت وایە ئەم بابەتە ژنە ئەگەر تووشی بنەماڵی بارزانی بن عیبێکیان تێدایە یا خەڵەفاون یا عەقڵیان لە دەستداوە دەنا ژنێک کە ئازادە بێت کچێک کە ئەوڕۆیی بێت کچێک کە بڕوای بە مافەکانی عەدالەت بێت کچێک کە بڕوای بە بەرابەری ژن و پیاو بێت مستەحیلە مەگەر قۆپچەیەکی کەم بێت دەنا مستەحیلە تووشی سیستمێکی پیاو سالاری وەکو بنەماڵی بارزانی بێت بۆیە ئەمن لەسەر تاسەری ئەوانە 5 کەس هەڵبژێردراوە زۆریش زۆر باشە وەکو دوایین پرسیار لەبەرەوەی کاتەکە بەرەو کۆتاییە ڕوات بێگومان لە دوای 76 ساڵ وە دواخستنی کۆنگرە بە هەر هۆکارێک لە دوای ئەو هەموو چاوەڕوانیەی کە هەم ئەندامانی حیزبەکەیان و کارگەیشتە هەڵوەشاندنەوەی حیزبەکەیان بە پێی یاسا و پەیڕەوی ناوخۆیان کۆنگرەی چواردەیان ئەنجامدا کەواتە کۆنگرەی چواردە چ گۆڕانکارێکی ڕیشەیی لە ناو پارتی دیموکراتی کوردستان پەدەکەدا دروست دەکات بە شێوازێک تەواوی ئەو حیزبە مۆدێرنانە یاخودەوە حیزبە کلاسیکیانە کە هەر کۆنگرەیەک دەبەستن
بنەمای کاری ئایندەیان دیاری دەکەن لە بواری ژینگەیە لە بواری خزمەتکردنی گەلە لە بواری کۆمەڵایەتیە چی بکرێ ئەم 4 ساڵە کەواتە چ گۆڕانکارێکی دروست کردەوە پێت وایە گۆڕانکارێکە ئەوەیە کە لە حیزبی دیموکراتیەوە بۆتە حیزبێکی بنەماڵەیی بەوەی کە دوو هاوجێگر دیاری کراوە و کەسێکی تر کە فازڵ میرانی بوو دوور خراوەتەوە بە ناوی دەستەیەکی ترەوە دانراوە یاخود گۆڕانکاری جەوهەری لە ناو حیزبەکەدا ئەنجامەدرێت زۆر زوم دەکەین بڵێ کۆنگرەی چاردە کۆنگرەیەکی یەکلاکەرەوەی ڕیشەی شتیا بوو نا ئەمە کۆنگرەیەک بوو کە بەداخەوە یا خۆشبەختانە کۆمەڵێک نوخبە و ڕۆژنامە نووس ماوەیە کە باسی ئەو کەم و کوڕێ دەکەن یا بە دوای خەبەری نادروست دەکەون بەبێ معلومات فێک نیوزی پێ دەڵێن دکە کێشە هەیە لە نێوان کاک مەسرور و کێشە هەیە لە نێوان کاک نەچیر و جەماعەتی خوارەوەی پێی ڕازی نین بە بنەماڵی بارزانی و سۆرانیەکان سەرێکیان هەڵدا هەمووی قسەیە هەمووی ئەو کۆنگرەیە بۆ ئەوە کرا کە ئەو دەنگۆیانە بڵێن شتیوانە کاک مەسرور و کاک نەچیری یەکتی دەباوەش دەگرن و ڕێگای کاک ئیدریس و کاک مەسعودی دەڕۆن ئەوانیش ڕێگای مەلا مستەفا ڕۆیشتون ئەوانی شەر ئەو ڕێگای دەڕۆن هەمووی بۆ ئەوە بوو کە خۆیان ڕزگارکەن دەنا بەرنامەی چی و مۆدێرنیتە چی و تازەبوونەوەی چی و ئاپدەیت بوونەوە چی شتیوا لەوان ناوەشێتەوە کاکە وەختێک ئێمە وەکو توێژێکی بە خۆمان دەڵێن مسەقەف بە خۆمان دەڵێن خوێندەوار بە خۆمان دەڵێن ئەمڕۆیی دەبێ بە خۆماندا بچینەوە کە گومان بکەین لەوەی کە پارتی بەو تەرکیبەی بەو مکانیزمەی کە دیتمان سێ ڕۆژە بتوانێت ئاڵوگۆڕ بکات ئاڵوگۆڕی نەکردووە ئاڵوگۆڕ بەیعەتێکی تازە کردەوە کە لە نێوانی زاواکەی و لە نێوانی کوڕەکەیدا کە ئەم دەنگۆیانە بکوژن هەردەست بەجێ کە خەڵکی ناڕەستنی وەکو عەلی کەریمی وەکو فڵان و فڵان باسییان کردن کە ئەوە خەلافێک دەنێوتاندا هەیە ئێوە مەجبورن هەر ڕێگاکەی باپیرتان بڕۆن ڕێگاکەی باپیریشتان ئەوەیە کە هەموو کورد بەکار بێنن بۆ بنەماڵەکەتان ئەوەی کە ئێمە لە 80 ساڵی 90 ساڵی ڕابردوودا کردومانە ئێمە کۆماری کوردستانمان بەکارهێنا کۆماری کوردستانمان بەکارهێنا بۆمانەوەی بنەماڵی خۆمان ئێمە هەموو باشووری کوردستانمان بەکارهێنا میلەتمان تووشی گەورەترین شەڕ کرد لە درێژایی 4 ساڵ بۆ ئەوەی کە خۆمان ئیقتداری خۆمانمان پسر بێن ئێمە چوین پەنامان بۆ دەوڵەتێکی داگیرکەری وەکو ئێرانێ برد بۆ ئەوەی کە لە ژێچەتی نەشکەین ئێمە پەنامان برد دواتر بۆ دەوڵەتێکی داگیرکەر و دوژمنی وەکو تورکیا بۆ ئەوەی کە لە شەڕی پکەکەیدا نەشکەین بۆ ئەوەی کە لەگەڵ یەکێتی نەشکەین بۆ ئەوەی کە ئێمە هەموو سنوورەکانمان بڕیوە تەنانەت لەبیرتان بێت ئەی مناڵەکانم ئەی نەچیر ئەی مەسرور ئەمن هەموو شتێکم کرد تەنانەت پەنام بردە بەر سەددامی خوێنخۆر سەددامی ئەنفارچی سەددامی کیمیاباران کراوە سەددامێکی کە بە 33 ساڵ بەس میلەتی کوردی کوشت ئەمن پەنام بۆی برد وتم ئەی هاوار لە داخی براکانم یەکێتی وەرە هەولێر وەرە پایتەختی کوردستان ئەو پایتەختەی کە ئومێدی 4 پارچەی کوردستان بوو کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە بستێک خاکمان ئازاد بێ هەموو شۆڕژگێر و هەموو خەباتجێڕێکی 4 پارچەی کوردستان ئومێدی ئەوە بوو تاقە بستێک لە کوردستان ئازاد بێت و ئێمە بتوانین دێوەدا بحاوێنەوە هات سەددامەتۆ وەرە کوردەکانم بۆ دەرکە یعنی کاتێک ئەخلاق قەیم گەیشتە ئەو حەدەی نەسیحەتی چی برازا و کوڕەکەی دەکا نەسیحەتی چی دەکات نەسیحەتی دەکات دەڵێت ئەگە بەیانی دوو بەیانی دوو کوڕە سەرکردەی زۆنی سەوز هاتن بەسەرتاندا غاڵب بوون مەپرینجێنەوە کامە شەیتان هەیە لە وڵاتەی بڕۆ دەستی بگرە بڕۆ داوای لێ بکە بڕۆ کڕنۆشی بۆ بەرە بۆ ئەوەی کە تۆ نەکەوی ئەمە نەسیحەتەکە بۆ ئەم بەڕێی من ئەم دیالۆگە ئەم وتایە ئەم پەیامە کۆنگەرەی نەدەویست تۆ دیوەخانێکت هەیە لە دیوەخانەکەی خۆتدا چت پێخۆشە بە منداڵەکانتی بکە دەستەکانت خۆش بێ بەڕێز عەلی کەریمی نووسەر دووبارە سوپاس بۆ بەڕێستان ئەمیش زۆر سوپاسیەوە دەکەم مەمنونم